سڵاوتان لەبێ ئێوارەتان باش خۆم بە خۆشحاڵەزانم ئەم ئێوارەیەش با دیدەنی ئێوەی ئازیز شادبمەوە بۆ ئەمڕۆ باز لا وەرزگۆڕین و کاریگەری لەسەر نەخۆشیەکانی پێست ئەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە سۆما خەسرا و کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری لێزەرن. دکتۆرێکیان سڵاوت لێبێ بەخێربەی سەر و سڵاوتان لێبێ ئێوارەتان باش زۆر سوپاس. باس لە کاریگەریەکانی گۆڕینی وەرز ئەەکەین بە تایبەت لەسەر پێست بزانم ئێمە وردە وردا بەرە وەرزی پاییز ئەڕۆین بزانم کاریگەریەکانی وەرزی پاییز لەسەر پێست چین چۆن بتوانین ئێمە خۆمان بپارێزین چی بکەین لەم وەرزەیە؟ بەڵێ لە ڕاستیە وەکو نەخۆشیەکانی پێست ئەتوانین بڵێن هەنێک نەخۆشی هەیە کە لە وەرزی هاوینا زیاتر باوە و بە پێچەوانەشۆ ئەبینین هەنێک نەخۆشی هەیە کە زیاتر لە وەرزی پاییز و زستانە باوە. زۆر باش ئەگەر بە ئام باسی بکەین زین لە وەرزی پاییزە ڕۆژانە ئێوە لە کلینکەکەی خۆت ڕۆژانە بەرکەوتت لەگەڵ نەخۆشەکانت لەگەڵ چارەخوازەکانت هەیە بە تایبەت بۆ چ نەخۆشیەک سەردانت ئەکەن یاخود ئەو نەخۆشیە باوانی کە بەهۆی وەرزی پاییزەوە دەرئەکەون لەسەر جستەیان چین؟ ڕاستە بە تایبەتی ئیتر کە بەرە وەرزی پاییز و زستان ئەڕۆین لە دیارترین ئەو کێشانەی کە چارەخوازەکان سەردانمانەکەن و شکبوونەوەی پێستیانە چونکە بەعام ڕوتوبەت کەمە بێتەوانێ ئەمە واکات ئەو کەسانی کە خۆیان لە جیناتیان یاخود طبیعەتی پێستەکەیان وایە کە وشک بێت یاخود نەخۆشی ئیگزیمایان هەیە ئیتر لە بیدایەتی پاییز و زستانە بەرە حاڵەتەکەیان بەرەو خراپتر ئەڕوا یا ئەبینی پێستیان زیاتر وشک ئەبێتەوە ناڕەحەتیانەکە و لەم کاتانە زۆر سەردانی کلینیکەکانەکەن و داوای ڕێگە چارەیەکی گونجاوەکەن. من دایمە ئامۆژگاریانەکەم باشترین شت بۆ ئەم کەسانە ئەوەیە کە شێدارکەرەوەی گونجاو بە مقداری گونجاو بەکاربێنن بە شێدارکەرەوەکان گونجاو بێ بۆ پێستیان کوالیتێکی باشی هەبێت چونکە لە ڕاستیە خۆی نەخۆشی ئیگزیما وشکبوونەوەی پێست با بڵێن خەتوەیەکی زۆر گرنگ لە چارەسەری ئەم نەخۆشیە ئەوەیە کە پێستەکە شێدارکەیتەوە چونکە ئەو قابلیەتە ینی پێستی مرۆڤ قابلیەتێکی هەیە وەکو مقاومەیەک بۆ ژینگەی دەرەوە کە ناهێڵێ بەکتریا ڤایرۆس بە ئاسانی بچۆتە ناو جسممانەوە و ناهێڵێ بە ئاسانی ڕوتوبەی ینی پێکهاتەی ئاو و خوێ و پێکهاتەکانی تری پێستمان بە ئاسانی بگۆڕێ بەڵام ئەو کەسانی کە کێشی وشکبوونەوەی پێست و ئیگزیمان هەیە ئەم قابلیەتە لە دەستێن تۆ ئەبێ بووی تاویزکەیتەوە فلەبەرەوە مهمترین شت بۆ ئەم جۆرە کەسانەوەی شێدارکەرەوە یعنی بووی تاویزی ئەو مشکلەی بۆ بکەیتەوە کە ناتوانێت بەرگری بکە لە ژینگەی دەرەوە بووی زیاتر وشک نەبێتەوە بووی بە ئاسانی بەکتریا و ڤایرۆس لەسەر پێستی کۆ نەبێتەوە. دوا بەدوای ئەمە ئەگەر حاڵەتێکی زیاتر بەرەو خراپتر ڕۆیشت ئەو کاتە ئەتوانین کرێماتی دژە هەوکردن و دژە بەکتریا و ئۆشتانی بۆ بەکاربێنین. باش دکتۆر هەمیشە ئەبینین ئەو کەسانی کە پێستیان وشک ئەبێتەوە مەسەلەن بە چاو ئەبینجێ هەنێک کات لە دەستەکانە زیاتر لە بنی پێکانە یان لە دەموچاوە لە منتیقەیانی زیاتر دەرئەکەوێت زیاتر لەم شوێنانە دەرئەکەوێت یاخود لە بەشەکانی دیکەی جسمیش بە هەمان شێوە دەرئەکەوێت یاخود کە ئەو بابەتی کە باست کرد ئەو شێدارکەرەوە یاخود ئەو کرێمانی کە بەکارێ بۆ ئەو بەشە مەسەرەن لەو لە هەموو شوێنەکانی جەستە بدرێ یاخود بە تایبەت لەو شوێنانی کە زیاتر وشک بوونەوەکەی ڕاستە خۆی زیاتر ئەو بەشانەی لەش وشک ئەبێتەوە کە زیاتر بەرکەوتیان لەگەڵ ژینگەیە هەیە و زیاتر بەرکەوتیان لەگەڵ ئاو بڵێن خۆڵ و تەپ و تۆز و بەکتریا و ئەم شتانە هەیە بە تایبەتی و کەسانی کە هێنە لامان دەستەکانیان زۆر وشکە بێتەوە ئەو خانمانی لە ماڵەوە زۆر ئیشەکەن و بابەتی ئاو و پاکەرە و ئەم شتانە زۆر بەکارهێنن قاچەکانیان زۆر وشکە بێتەوە دەموچاو بەشێکی ترە لەو بەشانەی لەشمان کە ئەمیش زۆر قابلی وشک بوونەوەیە بەڵام ئەگەر بە عام سەرێکی ئەوەی کە خۆی طبیعەتی پێستی وشک بێ یاخود ئیگزیمای هەبێ هەموو لەشی قابلی وشک بوونەوەیە بەڵام وەکو وتمان هەندێک شوێن زیاتر هەنێک بەپی تەمەەن جاری وایە ئەگۆڕێت بۆ نمونە ئەوانەی ئیگزیمایان هەیە لە مناڵی خوار تەمەەن 2 ساڵ ئەبینی ڕوومەتەکانیان زیاتر قابلی وشک بوونەوەیە تۆزێک تەمەنیان هەڵەکشێ بەرەو سەروتر ئەچنە لەوری تەمەنی
3 ساڵ و 4 ساڵ ئەبینی ئانیشک و ئەژنۆکانیان قاچیان قۆڵیان ئەم شوێنانە زیاتر قابلی وشک بوونەوە یعنی تەمەنیش تەئسیری هەیە لەسەر چ بەشێکی جەستەمان وشکە بێتەوە یانە بەڵام بە عام ئەوەی کە پێستی وشک بێ هەموو لەشی قابلی وشک بوونەوە من دائما بە نەخۆشەکان ئەڵێم یعنی لە ڕۆژەکەیە جارێک بەلایەنی کەمەوە ئەبێ شێدارکەرەوە بە هەموو جسممانە بەکاربێنین و بە تایبەتی دوای حەمامکردن ئەمە زۆر سەرورە نابێ هیچ بەشێکی جەستەمان لە بیر بچێت و ئەگەر هاتو بەشێکی تایبەت هەبوو کە زۆر وشک بۆ و دەستەکانمان و قاچەکانمان ئەتوانی لە جارێک زیاتر بووی بەکارمێنی بکەیتە 2 جار و 3 جار خراپ نییە. زۆر باشە باسی ئەوەت کرد کە چەند ئێمە وردە باسی وەرزی پاییزەکەین و ئەڕێناو پاییزە و پێم خۆشە باسی ئەوەت کرد کە هەنێ نەخۆشیش هەیە لە وەرزی هاوینە بە تایبەت لە سەر پێست هەڵەیە پێم خۆشە باسێکی ئەوشم بۆ کردزام ئەو نەخۆشی باوانی زیاتر لە وەرزی هاوینە ڕوئەیە چین و بۆچی زیاتر یعنی لە هاوینە ئەو نیشانانە دەرەکەوێت. ڕاستە خۆی بە شێوەیەکی گشتی وەرزی هاوین گەرمترە ئەم گەرمیەوە کە چەورە ڕژەنەکانمان زیاتر چالاک بن و پێستی مرۆڤ وایە کە چوری زیاتر دەریا لە کەش و هەوای گەرمە ئەو نەخۆشیانەی کە زیاتر پەیوەندیان هەیە بە چوری سەرپێستمانەوە ئەمە زیاکە لە هاوینە بۆ نمونە زیبکە زیاکات بۆ نمونە ئیگزیمای چور هەیە ئیگزیمای دهنی پێوترێ یا پێوترێ سیبۆریک دەرمەتایتس ئەمەش احتیمالێکی زۆر هەیە لە وەرزی هاوینە زیاب بکە هەنێک جۆری کە ڕوشمان هەیە کە کارویەکی سەدحی پێ ئەوترێ بە شێوەی پەڵەی کاڵ و تۆخ دەرەکە ئەمەش لە کاتی هاوینانە کە زیاتر لەشمان چەورە بێ تۆزێک ڕوتوبەت جاری وایە زیاکە حەمامکردنە ئارەقکردنی زۆرە ئەمە زیاکە ئەمە بەشێکن لەو نەخۆشیانەی کە زیاتر لە هاوینا باون. باش بزام کاریگەری وشک بوونەوەی پێست کاریگەری گۆڕانی وەرز لەسەر پێست چ کاریگەریکی خراپی هەیە ئەگەر بۆ نمونە ئێمە بە بەردەوامی ئەم پێستە وشک بێتەوە بۆ نمونەی شێداکەرەوە بەکارهێنین جوابەتێ بەکارهێنین دژە خۆرێک بەکارهێنین ئەو کاریگەریە خراپانی لەسەر پێستەکە ڕوئەیە چییە؟ بەڵێ وەکوتمان هەنێک کەس کە بە گشتی خۆیان یعنی بە پێی جیناتیان بە تەبیعەت پێستیان وشکە ئاگاری خۆیان نابن جاری وایە بەهۆی زۆری ئەرک و دەوام و ئاگارنین کە وردە وردە بەرە وەرزی زستان ئەڕۆین بەرە وەرزی پاییز ئەڕۆین وەکوتمان ڕێژەیەکی گونجاو بەکار ناهێنە لە شێدارکەرەوە ئەبینی جاری وایە ئەبێتە هەوکردنی پێستەکە کە پێوترێت دێرمەتایتس یعنی لەو کاتا بە شێدارکەرەوە کە بە تەنها حل نابێ کەواتە ئەو کاتە پێویستەکە دەرمانی دژە هەوکردنی بۆ بەکاربێنین ینی دەرمانەکانی تر وەکو کرێماتی ستیرۆید ئەوانەی بۆ بەکاربێنین لەوانەیە پێویست بکات چەند جارێکی دووبارە سەردانی پزیشک بکاتەوە و لەژێر چاودێری پزیشکە عیلاجەکان بەکاربێنێ ئەو کەسانی کە کێشەی وشکی پێستیان هەیە من ئامۆژگاریانەکەم کاتێک بەرە وەرزی پاییز یا خوزستان ئەڕۆن ئاگایاری خۆیان بن کەمتر پێستیان تەڕ بکەن و ئەو شتانی کە خۆیان ئەزانن هەستیارن پێی کەمتر بەکاری بێنن لە دوای خۆتەڕکردن یا خۆت شەوانە پێشخەوتن بڕێک شێدارکەرەوە بۆ لەشیان بەکار بێنن بۆی تووشی و گرفتانە نەبن. زۆر باشە بەکارهێنانی ئەو بابەتانی کە باست کرد مەسەلەن نابێتە هۆی ئەوەی کە نیشانەکانی مەسەن زوو پیربوونیش لەسەر کەسەکان وە دیار بکەوێ یان کوتی هیچ کاریگەریەکی خراپی نیە لەسەر ئەو بابەتە مەبەستە ئیگزیمای پێست و شکبوونەوەی پێست و پێستەکە مەسەن تۆی شتێکی بۆ بەکارهێنی هیمالێکی ینی ئەمە نابێت بۆکە نیشانەکانی زوو بە دڵنیاییەوە خۆی بەشێک لە پرۆسی بە ساڵاچوون ونبوونی ئەو ڕتوبەیە کە لە پێستمانە هەیە یعنی دروستبوونی چرکی ورد لەسەر ڕوخسارمان بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ونبوون و کەمبوونەوەی ئەو شێدارکەرەوانە و ئەو ڕتوبەیە کە بە تەبیعی ئینسان لە ناو جسمیان هەیەی فتعویزکردنەوەی ئەمە بە تایبەتی لە کەسانێکە دووبارەی ئەکەمەوە کە پێستیان وشکە ئەمە خۆی لە خۆیان ڕێگریەکە بۆ ئەوەی درەنگتر یعنی پێستەکان هیلاک ببێ چرج ببێ و هەر بۆیە مەسەن هەنێک چارەخواسەیەتە کلینیک بۆ لای من ئەڵێ من کێشی ئەوم هەیە کە پێستم زۆر چەورە ڕاستە ئەمە هەنێک جار ناخۆشە ئەمە پێویستەکە عیلاجی بۆ بەکاربێنین یا تووشی هەنێک گرفت و کێشەی پزیشکیەکە بەڵام من وەکو دڵخۆشێک پێیان ئەڵێم قەیناکە ئەوانەی کە پێستیان چەورە تۆزێک درەنگتر
ینی بەساڵات چوون و چرچی ورد لەسەر ڕوخساریان دروستە بێ ئەمە وەکو قسەیەکی دڵخۆشکەرە ینی مەبەستم ئەوەیە لێرەیە کە بەڵێ وشکبوونەوەی پێست چرچی ورد تۆزێک بەساڵات چۆن لەسەر ڕوخساری کەسەکە بەدەرەکەوێت. زۆر باشەواتە ئەوەندەی لە قسەکانت زیاتر تێ بگەم ئەو کەسانی کە پێستیان شەورە هەمیشە بۆ وەرزی هاوین کەمێک ئیزعاجە لە وەرزی زستان ئاستەکەم ئەو کێشانیان نییە بە پێچەوانە شەوانی کە پێستیان وشکە کەمێک بزستان بۆ ئەوان سەختە تەواوە بزەبەت قسەکە بۆ هەموو تەمەنێکیش ئەمە دکتۆرە مناڵیش بە هەمان شێوە بەڵێ کاری یعنی ئەوانی کە خۆیان قابلیەتی وشکبوونەوەی پێستیان هەیە خۆی بەعام لە هەموو تەمەنێکە احتیمال ئەم شتە ڕووبات باشە و کەسەکە ئەگەر خۆی جیناتی یا قابلیەتی پێستی بەم شێوەیە بێ بەڵام بە شێوەیەکی تر باسی بکەین ئیگزیمای پێست عادەتەن لە چەند ساڵی بڵین لە ساڵی یەکەم و دووەمی مناڵیە دەرەکەوێت و کەسانی بە ساڵات چوش زیاتر قابلیەتی ئەویان هەیە پێستیان وشک بێتەوە وەکوتمان لەگەڵ بە ساڵات چوونە پێست خۆی بەعام وشکە بێتەوە بۆ نمونە هەنێک کەسان کە شەکرەیان هەیە کە عیلاجی چەوری ئەخۆن ئەمانەش خۆی عیلاجەکان واکە بڕێک چەوری پێستیان کەمتر بێتەوە ینی قابلیەتی وشکبوونەوەی پێستیان زیاترە هەر بڕێکی یعنی ڕێژەیەکی زۆر لە بەساڵات چوانیانە لامان کێشەی بوو نمونە خورانیان هەیە یان ناڕەحەتێکیان هەیە لە پێستا کە ئەچینە گفتوگۆ لەگەڵیانە ئەبینین زیاتر کێشەکە وشکبوونەوەیە کە لە ئەمەش لە وەرزی زستانایە زیاتر ئەبینین وکوتمان هەنە عیلاج بەکارەهێنێ ئاگایاری خۆی نەبووە ئەگەر بێت و بەپێی عمر جای بکەینەوە بە ساڵات چوان زیاتر تووشی ئەم کێشەیە بن. زۆر باشە بزانم بە باسێکی دژە خۆر بکەین زۆرێک لە ئێمە ئیتر وردە وردەکە بەرە وەرزی پاییز ئەڕۆی ئیتر واز لە مەسەلەن دژە خۆر ئەهێنێ واز لە ڕاستە بۆ چوونێکی هەڵەیان هەیە ڕاستانم ئێمە دژە خۆرەکەمان بە هەمان شێوەی وەرزی هاوین بەکاربێنینەوە یاخود هەنێ دژە خۆر هەیە کە بەشێک لە ئەساس و سپیکەرەوەی تیای ئەو هیچ کاریگەریکی تەندروستی نیە لەسەر پێست ئێمە هەر چوار فەسڵەکە چوار وەرزەکە ئێمە دژە خۆر بەکاربێنین چ کاتێک زۆر زەرورە بەکاربێنین و ئەگەر باسی وەرزی پاییزی زستانی شوکەین بە تایبەت گرنگە ئێمە دژە خۆر بەکاربێنین یاخوددا. بەڵێ ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی بکەین من دایما ڕێنمایی چارەخوازانەکەم کە قەت دژە خۆرەکەیان لەبیر نەچێ دژە خۆرەکە باشترە بە کوالیتێکی باش بێ بە مقدارێکی گونجاو لەسەر پێستەکە دابنرێ. باشە باسی قسەکەت پێ بڕمە باسی یەک دوو جار باسی مقدارێکی باشت کرد بزانم مەسەڵەن چەند بێ بڕەکەی ئەمەی کە بە شێوەیەکی زانستی باسەکرێک ئەبێ سەری دوو پەنجەمان پڕ بکاتەوانەیە یعنی دوو نقطە بێ بە شێوەیەکی جوان بەسەر هەردوو لای دەموچاوە بڵاو بکرێتەوانێ بەڵێ ملیش هەنێک جار پێویستەکە دەستەکانیشمان یاخود بابەتێکی ترە کە بۆ نمونە ئەمە زۆر لە وڵاتانی ئێمە نییە بەڵام ئەگەر هەنێک کەس هەیە چێتە گەشت و گوزار و چێتە سەر دەریا و سەر بەحر و ئەوانە ئەگەر ئەو کاتانەش کە بەرکەوتەی هەبێ لەگەڵ خۆرا بێ نەک تەنها هەردوو دەستەکانی یاخود دەموچای بەڵکو ئەبێ هەموو جسمی دژە خۆری لێبە بە تایبەتی کە ئەگەر تیشکی خۆری مباشر هەبێ لەسەر پێستەکە بەڵام بۆ دەموچاومان بۆ ملمان بۆ دەستەکانمان بێ مقدارێکی گونجاو بەکاربهێنرێت و بە جوانی بڵاو بکرێتەوە بەسەر ڕووی کەسەکەیە و لەسەری بوەستێ هەتاوەکو چەند دقەیەک هەتاوەکو جوان پێستەکە هەڵی ئەمژێت. بزام کاریگەری بەکارێنانی دژە خۆر بە هەمان شێوە لە وەرزی پاییزی زستانە بەڵێ بۆ چوونێکی تۆزێک لەوانەیە هەڵە هەبێ لە ناو خەڵکە ئەڵێ ئیتر کە هەتاوەکە نەما بەکاری ناهێنم ئەمە بۆ چوونێکی هەڵەیە چونکە تیشکی سەر و بنەوشەیی حتا ئەگەر دنیا هەور بێت هەر ئەگاتە سەر ڕووی زەوی یعنی هەر ئەگاتە پێستی تۆ ئەبێ هەر بەکار بهێنرێ بە مقدارێکی گونجاو بەکار بهێنرێ. هەنێ جار خەڵک تەمەڵی تیاکە ڕۆژێک بارانە یا ڕۆژێکە بینێ هەتاو نییە بەکاری ناهێنێ ئەمە تەسیری خۆی بەجێ هەڵە لەسەر پێستەکە. لەبەرەوە ئێمە دایمە ناڵم ئامۆژگاریانەکەین بە تایبەتی لە هاوی ناچکە ئەو بە شێوەیەکی مباشرێتە سەر پێستەکە و بە تایبەتی لەو کاتانەیە کە تیشکی خۆرەکە زۆر بەتینە کە ئەکاتە بینی دەوری سەعات 11 بۆ دەوری سەعات 3
حتا من هەنێک نەخۆش کە هەنێ هەستیاری هەیە بە تیشکی خۆر و هەنێ کێشەی پێستی هەیە کە تیشکی خۆر تەسیرێکی مباشری هەیە لەسەر نەخۆشیەکەی پێی ئەڵێم ئەگەر بتوانی لەو کاتانە هەر نەچیتە دەر ئیشەکەت بۆ تەئجیل بکرێ باشترە یان لەوانەیە دژە خۆر کافی نەبێ پێویست بکە کاسکێت تشتی قۆڵ درێژ لەبەرکە ئەمە باشترە بۆ هەنێ حاڵەتی تایبەت. باش بزانم لە ئێستا خانمان بۆ نمونە حەزەکەن دوو بابەتەکە بۆ نمونە دژە خۆرێکەکەن کەمێک ئەساس یاخۆ دەشنیشی تیابێت بۆ ئەوەی زیاترا پێستەکە بە یەک جار بەکارێت هیچ کاریگەریەکی خراپی ئەمە کێشەیەکی ئەو تۆی نییە ئەتیادی ئەو براندانەی کە دژە خۆرەکان دروستەکەن خۆیان بە هەردوو جۆرەکە دروستی ئەەکەن کە پێوترێت تینتت یان بە شێوەی سادە ئاساییە بووی کەسەکە دژە خۆرەکە دادەنێ و بوەستێت و ئەنجە تەبەقەیەک مکیاجیا ئەو ئارایشتێک کە خۆی پێی خۆشە بیکات ئەمە ئیشەکەی کورت کردوتەوە بڕێک ڕەنگی تایە زەرێکی ئەو تۆی نییە و ئەم شتانە هەمووی کە شەریکاتەکان دەریەکەن ئەبێ بە کوالەتی کۆنتترۆل و بەو شتانە بڕوات ئەو کاتە هیچ زەرێکی ئەو توی لەسەر پێستی کەسەکە نابێت. زۆر باشە پێم خۆشە باسێکی گۆڕینی جۆ بکەین بزانم گۆڕینی جۆ بە تایبەت بۆ نمونە کەسێک چەند ڕۆژێکە چێ بۆ شوێنێکی دیکە جەوەکە ئەگۆڕێ ئاو هەواکە ئەگۆڕێت چەند نیشانێک لەسەر پێستەکەی دروستە بێ بۆ نمونە پەڵەیە زیبکەیە هەنێ بابەتی دیکەیە ئایا ئەمە کاریگەری گۆڕینی جۆ و کاریگەری ئەبێ لەسەر پێست بە ماوەیەکی کەم؟ بەڵێ ئەمە بە تایبەتی لە وەرزی هاوینانە زۆرە یا لە بەهارانە خەڵک ئەچێتە سەیران ئەچێتە دەشت و دەر یان لە وەرزی هاوینە هەنێک کەس باخی هەیە لە باخەکەیانە چەند ڕۆژێک ئەمێننەوە یا خود گەشتەکەن بۆ دەرەوەی وڵات خۆیان ئێنە بەر خۆر زۆر ینی بەرکەوتەیەکی زیاتریان هەیە لەگەڵ خۆرا وەک لەوەی کە ڕۆژانە خۆیان بە ئاسایی بەرخۆرەکەون زۆرێک لەم گرفتانەیەتە لامان ئاگایاری خۆیان نابن دژە خۆرەکانیان بە مەزبوطی بەکار ناهێنن ئەبینی تووشی سووربوونەوە ئەبن سووتانی هەتاو بە شێوەیەکی سەطحی کە ئەمە بە زۆری لەو کەسانە زۆر دەرەکەی کە پێستیان کاڵترە هەنێ جار مەسەلەن ئەوانی کە لە ناو باخ و مەزرع و ئەوانە ئەمێننەوە ئەو مادانە بەکار ناهێنن ئەو سپرەی و کرێماتانە بەکار ناهێن کە ڕێگری ئەکالەوەی کە مێش و لەو ئەوانە پێوایان بات ئەبینی هەنە جار مێشێک یان حەشەرەیەک پێیان ئەیە و ئەبێتە لیرێکی زۆر لە پێستیانە من دایمە ئامۆژگاریانەکەم لە کاتی ئەوەی کە لە ڕۆتینی ئاسایی ژیانی خۆت دەرەچی گەشتێکەکەیت دایمە دژە خۆرە بیر نەچێ و دایمان ئەگەر چیتە شوێنێکەوە زانیت حەشەراتی زۆرە مێش و مەگەز و مێرووی زۆرە ئەتوانن ئەو سپرایانە بەکاربێنن کە ڕێگری لەوە ئەکات کە مێش و مەگەز و حەشەرات پێوەیان بە بۆی هەستیاریان بۆ دروست نەبێ. باش بزانم کاریگەری خراپی نییە بۆ نمونە بەتایبەت لەسەر مناڵ ئەگە باسی ئەوەت کرد بۆ نمونە لە گەشت و سەیرانەکانە بەتایبەت مناڵ زۆر مەسەلەن معارەزە بۆ ئەوەی کە زۆر ئەو بابەتانە پێوەیان بات هەمیشە سێرەکی بۆ نمونە گەر چەند مناڵێک کرد لەگەڵا بێ هەمیشە یەکێکیان زیاتر مەسەلەن تووشی ئەو حاڵەتە ئابن ئەوە هۆکارچی حەزەکەم ئەچەندلانەیەگە لە بابەتی پرۆگرامەکەش دەرچین ئەوە هۆکارچیە بۆ ئەوەی کە مەسەلەن کەسێک هەیە زیاتر ئەو بابەتانە مەسەلەن پێوەی ئەیات. بەڵێ احتیمالە ینی مناڵەکانی کەژ هەر لە هەمان شوێنە بوو بن بەڵام سوتفە ینی بای چانس حەشەرەیەک یا مێش و مەگەزێک بەو کەسەوەی یابێ یان زیاد لە جارێک پێوە یابێ یا خود خۆی قابلیەتی لە شیوایە کە هەستیارە لەوانەیە بە هەمان مناڵێکی تریەوە یابێت ئەو تووشی هەستیاری نەکە بەڵام ئەمەی تریان قابلیەتی جسمی وایە کە تووشی هەستیاریەکە یا خود لەوانەیە یەک جار بە مناڵێکی تریانەوە یابێت دووسێ جار بە مناڵەوە یابێت تەمانەمە چانسیەوە زیاترەکە کە هەستیاری بۆ دروست بکە. واتە هیچ پەیوەندی بەوە نییە مەسەلەن پێستەکە ئەگەر کەسێکە هەیە مەسەلەن خۆی زیاتر مێش و مەگەز ئەوانە ڕائکێشە بۆ خۆی مەسەلەن بەپێی جۆری پێستەکە زیاتر هەستیاریەکەیە زیاتر هەستیاریەکەیە یعنی هەنێک کەس قابلیەتی بۆ هەستیاری بۆ نمونە بە حەشەرە پێوەیانە بۆ نمونە هەنێکی تر هەیە قابلیەتی پێستی بۆ سووتان زیاترە ئەمە یعنی جینات و جۆری پێستەکەیە. زۆر
باشە باش دکتۆر لە سەرەتای پرۆگرامە باسی شێدارکەرەوەت کرد بزانم سوود و زیانەکانی شێدارکەرەوە بۆ باسکەی مەسەلەن لە چ کاتێکە مەسەلەن خراپە زۆر بەکاری بێنی لە چ کاتێکە زۆر زەڕورە بەکاری بێنی گرنگی شێدارکەرەوە لە چیایە بۆ پێست بۆ هەردوو پێست بۆ نمونە بۆ پێستی وشک و بە پێستی چەوریش بە هەمان کات ینی زەڕورە شێدارکەرەوە تەمان بە ڕێژەیەکی زیاتر وەکووتمان بۆ پێستی وشک زەڕورترە باشە بەڵام ئەوە ناگەێنێ و کەسانی کە پێستیان چەورە شێدارکەرەوە بەکار نەهێنن بەڵکو شێدارکەروەی گونجاو هەیە بۆ پێستی چەوریش بە تایبەتی بۆ دەم و چاو ئەبینی ئەو کەسانی بۆ نمونە زیبکیان هەیە پێستیان چەورە ئێمە ئەیان خێنە سەر دەرمانی چارەسەری زیبکە باشە پێستیان وشک ئەکاتەوە جاری وایە کەسەکە خۆی بەبێ ڕێنمایی پزیشک ئەچێ شێدارکەرەوەیەک وەرەگرێت لە دەرمانخانەیەک یا لە شوێنێکی تر یا لە پەیجێکی ئۆنلاین یا لە ڕەفیقەکەی وەرەگرێت سیرەکەی ئەمە خۆی شێدارکەرەوەکە ڕاستە لەوانەیە باش بێ بەڵام بۆ پێستی ئەم گونجاونێک کە ئەم پێستی قابیلی ئەوەیە کە زیبکە دروستکە سەرێکی زیبکەکانی بۆ خراپترەکە ئێمە کاتێک شێدارکەرەوە ئەنووسین بۆ ئەو کەسانی کە پێستیان چەورە شێدارکەرەوەی گونجاویان بۆ ئەنووسین کەوا بێت حاڵەتی چوری پێستیان یا زیبکەکانیان خراپتر نەکات فەلەبەرەوە بەڵێ مناڵم بۆ پێستی چەوریش ئەبێ بەکار پێێنرێت بە تایبەتیوانی کە عیلاج بەکارەهێنن و پێستی وشکیژە بە بەکارپێنرێت بەڵام لەژێ باشترە لەژێر ڕێنمایی پزیشکا بێ و بە شێوەی گونجاو بێ و تایبەت بێ پێستەکەی زۆر باشە بزانم هیچ خواردنێک کاریگەری هەیە بۆ نمونە لەسەر شەورکردنی پێست لەسەر بۆ نمونە دروستبوونی پەڵە و زیبکە بە تایبەت بۆ نمونە ئەوەی زانیاریمان لەسەری هەبێ بۆ نمونە خواردنی زۆری میوە و سەوزەڵمی و بابەتی جیاواز مەسەر ئەڵەن پێست جوانەکە یان خواردنی مەسەلەن زۆرێکی بابەتە چەوریەکان و فاست فود ئەمانە مەسەلەن پێست وێرانەکە کاریگەری هەیە لەسەر پێست خۆی لە ڕاستیە بەڵێ ئەو مادانە لە سەوزە و لە میوەی کە مادەی دژە ئۆکسانیان تەیە کە ئەمە زیاتر لە سەوزە و لە میوە و لە خواردنە فرێشەکانە هەیە ئەمە بۆ پێست باشترە نەک بۆ پێست بەڵکو بەگشتی بۆ تەندروستی لێش هەمووی باشترە چکە مادەی دژە ئۆکسانی تایە و بە پێچەوانەشەوە ئەو خواردانەی کە بڕێکی زۆر لە کۆلسترۆل و چوریان تایە ئەمانە تۆزێک کێشەکانی پێست زیاترەکەن وەلو عیلاقەیەکی مباشیر نەدۆزراوەتەوە زۆربەی ئەو کەسانی یعنی باو لە ناو خەڵکە ئەڵێ فڵانە شت ئەخۆم زیبکەکەم یەکسەر زیاکە خۆی زیبکە کۆمەڵێک هۆکاری هەیە لە بۆ ماوەییەوەیە لە تەبیعەتی پێستەکەوەیە لەوەیە کە هۆرمۆنات بەرز و نزمەکات بەڵام وەکو سەبەبێکی ڕئیسی بڵین خۆراک ئەم کێشەیە دروستەکات بوون بە تایبەتی زیبکە و چەوربوونی پێست نەدۆزراوەتەوە بەڵام بەگشتی ئەوترێ ئەوە دۆزراوەتەوە کە شیرەمەنی شیرینیەکان و ئەو خواردنانی کە ڕێژەیەکی زۆر چەوری و کۆلسترۆڵیانتیایە احتیمالە زیبکەکە خراپتر بکە کە کەسەکە خۆی قابلی ئەوەی هەیە دەموچاوی زیبکە بکە خراپتریەکە ئەو نەخۆشانە ئێمە پێیانەڵێن تۆزێک دەست بگرنەوە لە شیرەمەنی و شیرینی و خواردنی چەور زۆر باشە دکتۆر سۆما من لە کۆتاییە شتێکی ئەو تۆم نەماوەگەر خۆت ڕێنماییەک یاخو زانیارێکی دیکە دەبێت بە تایبەت بۆ خانمان و بۆ پیاوانیش لە مۆرزەیە ئەتوانن ئەوانش هەنێ بابەت بەکاربێنن هەرێ پرۆدۆکت یانی ئەوانش ببەژنین لەوەی کە مەسەلەن پێستیان بسووتی یاخود پێستیان وشک بێتەوە کاریگەری نەرێنی لەسەر پێستی ئەوانش هەیە بەڵێ بێگومان پیاوانیش هەروەکو خانمان هیچ جیاوازێکی نییە بگرە لەوانەیە لە پیاوانە زیاتر بەهۆی ئیشەکەن و ئەچنە دەرەوە بەرکەوتیان زۆر زیاتر بێ لەگەڵ خۆرا لەبەر ئەوە ئامۆژگاریانەکەم ئاساییە ئەتوان دژەخۆر گونجاو بۆ پێستی پیاوان هەیە چکە پیاوان هەنە جار نامرتاحن لەگەڵ بەکارهێنانی دژە خۆراڵێ بەسەر ڕوخسارمەوە دەرەکەوێ ڕەنگی سپی بەسەر ڕوخسارمەوە دەرەکەوێ یا حەزم پێی نییە خۆشبەختانە ئێستا یعنی ئەنواع شەریکات هەیە و ئەنواع پرۆدەکت هەیە کە گونجاوە بۆ پیاوانیش ئەتوانن بەکاری بێنن بۆی خۆیان لەو زیانە لاوەکیانی خۆر بە دوور بگرن و بەگشتی بۆ هەموو چارەخوازەکان کە ئیتر وردە وردە بەرەو فەسڵی پاییز و زستانە ڕۆین شێدارکەرەوەش وەکو دژە خۆر بەکاربێنن خراپ نییە بە تایبەتی و کەسانی کە پێستیان وشکە
چ لە خانمانە چ لە پیاوانە. زۆر باشە، زۆر سپاس دکتۆرە سۆما خەسرە و سپاس بۆ ڕێنمایی و زانیاریەکانت ئەمڕۆ پێشکەشی ئەمەت کرد. زۆر سپاس بۆ ئێوەش بە هیوای تەندروستی باش بۆ هەمولایە. زۆر سپاس. ئازیزانم ئەوشم بیرچوو ئەم پرۆگرامەمان بە سپۆنسەری سەرەکی هەویلدانی فلۆرۆداین پێشکەشکرا. دووبارە سپاس بۆ خاتوو سۆما خەسرە و کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری و لێزەر بوون. ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە باسمان کە لەسەر وەرزگۆڕین و کاریگەری لەسەر نەخۆشیە باوەکانی پێست. تا پرۆگرامێکی ترە شاد بن، خواتان لەگەڵ بێت.